عزیزان دوای ئەوەی نانمان خوارد لە بازاڕی حاجیاوە باخچەیەکی زۆر خۆش و جوان و خنجیلانەی لێیە جا لە دوامەوە ئەو تەزبیع فرۆشانەی لێیە خەڵک خەریکی کار و کەسابەتی خۆیان وردە بازاریش قەرەبارق دەبێت هەر لەناو ئەو باخچە جوانە بەڕاستی پێم خۆشە باسی مێژووی حاجیاوەتان لە بۆ بکەم کە لە 11 پێنجی 1970 بەردی بناغی حاجیاوە دانرا و یەکێکە لە گەورەترین ناحیەکانی باشووری کوردستان و هەروەها ناحیەی حاجیاوە لە ژمارەی دانیشتواندا لە 14 قەزای هەرێمی کوردستان گەورەترە ئەوانی شەقڵاو و دوکان و مێرگە سوور و پێنجوین کفری قەرەداخ ماوەت چوارتە چۆمان و ڕواندز و دەربەندی خان بەردەڕەش ئامێدی کە زۆربەی ئەو ناوچانە ئێمە پرۆگراممان کردووە و حاجیاوە لە 6/11 1999 بووە بە ناحیە لە ئێستادا حاجیاوە 33 فەرمانگەی هەیە یەکێک لەوانە دادگای بەرایی حاجیاوەیە لە حاجیاوە 22 قوتابخانەی بنەڕەتی هەیە و 10 خوێندنگای ئامادەیی و هەروەها 4 باخچەی منداڵانیشی لێیە زۆرینەی دانیشتوانی حاجیاوە موسڵمانە 45 مزگەوت لە سەنتەری شارەکە بوونی هەیە لە ڕووی پیشەسازیشەوە کە ژمارەیان زیاتر لە 55 کارگەیە بەڵام ئێستا هەروەکو حاجیاوە دەبینن سەبر وردە ڕوو لە گەورە بووندایە و لەوانەیە ئەو ژمارانەش هەمووی گۆڕانکاریان بەسەردا بێت جیا لەوەش بەڕاستی شوێنێکی زۆر دڵگیر و خۆشە لە چواردەورەی هەموو چیا هەیە واتە ناحیەیەکی زۆر جوان شوێنەکەی زۆر جوان هەڵکەوتووە پێم خۆشە لەناو بازاڕیش پیاسە بکەم هەندێک خەڵک بدوێنم دەربارەی حاجیاوە و ناوی حاجیاوە گفتوگۆم لەگەڵ بکەن لەگەڵم وەرن